فەڕش فرۆشەکانە و دوو قسەی ناستەق. باشە لە سلێمانی بۆ کەس ناوێرە فەڕش بفرۆشێ؟ ئەم قسانە بە گاڵتە و تەنز و شت وەرمەگرن، هەر بە جددیمە لەو سلێمانی حیاتەیە ئیستا کەس ناوێرە فەڕش و شت بفرۆشێت نەبیکرێت. باشە کێ ئەزانێ بۆ؟ کۆمپانیای فەرش و شت هاتووە یا چی؟ نە، ئەوانە نییە. لە دانپێدانانە گاڵتەچەکەی دەستگیرکراوانی یەکێتیدا ئەو دانپێدانانەی 18 هەڵەی کۆمیدی تیا بوو. بە حیساب ئەوانەی ویستویانە بافڵ تاڵەبانی تیرۆر بکەن قەناسێکیان خستۆتە نێو فەرشێک و ئینجا بردویانەتە نێو شوقەکان. باشە جارێ هەڵەی یەکەم ئەوە بوو وەکو لە ڤیدیۆکەدا دەرەکەوێت فەرشەکە نوشتاوەتەوە، دەی دیارە هیچی تیانە. جا توخوا قەناسێک بنوشتێتەوە قەناسە. تو شەرەفەوە سیناریۆیە. ئەوەش قەینە. خۆسێ قەناس بوون، بەڵام لە دیمەنەکانە دوو فەرشی لول کراومان هەیە. ئەبێ قەناسی سێم لەناو عەلاگەیە بوو بێ؟ بۆ خۆیاچێکی ئێستاش سەیرن ها تۆ تەماشاکە ئەڵێ هی مناڵانوشتن لولەکرێن و ئەنوشتێنەوە. باوکە ڕۆکە عومەرەمە چییە؟ جا ئیستا ئەمە بۆتە نوکتەی باو لە سۆشیال میدیا، هەر کەس فەرشێک لولەکات یەکسەر پێڵەن کاکە بۆ خاتری خوا وریا بن یەنوە و گرن خاتری خوا. جا ئەوە فەرش کڕوشت هەبوو لە کۆڵان و دارە سوتاوەکە ئاگەڕان، ئەڵەن ئەو داماوانەش بێ ئیش و کار بوون، نە ئەوێرن بکڕن نەزاتیان هەیە بفرۆشن. ئەڵەن کاکە خوانەکە دوو ڕۆژی تر فەرشەکەی خۆمانمان بینی لە دانپێدانانێکە لەو کەناڵ هەشتوشتە قوڕی کوێ بکەین بەسەرمانە خواتەوە بە. جاڵەن ژنێک لەو گەڕەکی ڕزگاریی سلێمانیا فەرشێکی هەبوو و ویستێتی بیفرۆشێت و نەیوێراوە کابرای فەڕشکڕ بانکات، هەر بۆیە وتێتی خاڵێگیان ئەوە هینێکمان هەیە ئەها لە ماڵدا لەژێر پێدایە، کابرا وتێتی بۆ خاتری خوا دەنگ نزمکە ماڵمان بە قوڕ مەگرە. جا هەمووشت ئاساییە تا ئەو کاتەی لە کوردستانە ئەبێتە گاڵتە و گەپی سۆشیال میدیا یان وەکو زمانە بازاڕیەکەی کاڵێن تا ئەبێتە مەزەی سۆشیال میدیا. جا ئێستا ئەم باسوخواسی قەناسوشتە بۆتە مەزەی سۆشیال میدیا. ئەنووسی فەڕش لە سێرج قەناسێ ئەهێنێت، کەچی بە پێچەوانەشەوە ئەنووسی قەناس فەڕش فرۆش ئەهێنێت. لا حەولە وەلا. کاکە واز بێنن خاتری خوا تا ماڵمان بە قوڕ نەگیرا و تا قەناسێکیان بەسەر ئاساق نەکردوینەتەوە. یان تا فەرشێکیان نەکردووە بە ماڵ بەسەرمانەوە، خواتان لەگەڵ تا قەناسێکی تری نوشتاوە.